واتێک دەست پێ بکەم کەمێک پێش سەر راپۆرتێکم بینی لە کورسات نیوزەوە باسی لەوە کردیت دانیشتوانی هەولێر پەنایان بردوتە بەر دروستکردنەوەی خانوو بە قۆڕ هەتا خانوو لە قۆڕ دروستەکەن اینجا خانوو لە قۆڕ کۆمەڵێک تایبەتمەندی فێنک بێت بۆیە 100% فێنکە لە زستانە گەرمە و کۆمەڵێک تایبەتمەندی زۆر تایبەتی هەیە هەر خەو لە خانووی قوڕە چێژێکی تری هەیە خەوتو لە خانوو ئای شۆوە اینجا ئەمە بۆچی ئەنی ئەمانە بەشێکیان ڕەنگە ئەگەر لایەنێکی مادیەنیش بیری لێ بکەنەوە بەڵام بۆ خۆی سوودێکی ژینگەیی هەیە لەبەرەوەی گۆڕانکاریەکانی ژینگەی ئێستا خێران و پلەکانی گەرما تا دێ ڕۆژ لە دوای ڕۆژ بەرزتر دەبێتەوە پێشبینیە کرێت ئەم ساڵ پلەکانی گەرما 150 تێپەڕێنێ لەبەرەوە ئێستا ناو بە ناویش لەلایەن کۆمەڵەکانەوە لەلایەن ڕێکخراوەکانەوە سیمیناری تایبەت بە گۆڕانکاریەکانی کەش و هەوا بەڕێوە چێ سیمینارێک بەڕێوە چوە هەر تایبەت بە گۆڕانکاریەکانی کەش و هەوا کە کۆمەڵی کوردستانێکی سەوز ئەم سیمیناریان ڕێکخستۆ بۆ بەرەنگاربنەوەی گۆڕانکاریەکانی کەش و هەوای تر چ وشکە ساڵی بێت چ بەرزبنەوەکانی پلەی گەرما بێت ئەم تێکچوونی کەشە بێت ئەیتر خۆڵ بارین بێت کۆمەڵێک بابەتی تر هەیە و کاریگەریشان لەسەر کشت و کاڵ چییە ینی ئەم گۆڕانکارانی کەشوهەوە چ کاریگەریی کردۆ سەر بەرهەم و ئەو بەرهەمە کشت و کاڵیانە دیارە زۆر بە خۆشحاڵیەوە خات و شادانە بووبەکر بەڕێزان هەم ئەندازیاری کشت و کاڵن هەم سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوزن لەلامان میوان ئەمڕۆ باسی سیمینارەمان بۆکە خات و شادان فەرموو بەخێر بێ خات شادان سڵاو لێبێ زۆر بەخێر لەسەر چاوم فەرموو خێر بێ یاخوا بەیانیت باش بەیانی باش خات و شادان بەخێر بێ سەر چاوان گەرمەوانی خات و شادان ناخۆشە ئێرە خۆشە ئێرە فێنێکمان کردووە دەستان خۆش بێ کە هاتم بەڕاستی سپرایز بوو چکە یەکەم جارە دێمە لە ستۆدیۆ بووم دەستان خۆش بێ بەڕاستی ئەمە شینگەیەکی ئەمە بەڕاستی ئەمە ژین ئەمە لەگەڵ پیاوەڕەکانی ئێمە گونج دەستان خۆش بێ زۆر بەخێر ئەو سیمیناری کە کردوتانە لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە دیاریکراوی باسی چیتان کردووە خات و شادان سپاس بۆ میوانداریەکەتان هەموو جار سپاستانەکەین کورسات خەمخۆری ژینگەیە سەرکەوتوو بوو خۆمان ئێمە ئەم سیمینارە زیاتر بوو ئێمە لە ساڵی پارەوە کۆمەڵی کوردستانێکی سەوز بە خۆشحاڵیەوە لە ناوەندی سلێمانیا هەڵبژێراوی چوونەتە تۆڕی ئۆزۆنی ژینگەی عێراقەوە یعنی سە ئەندامین لەو تۆڕەیە کە ڕێکخراوە ژینگەیە ناحکومیەکانی عێراقیتیایە لە سلێمانی و بڵین دەرەوەی سلێمانی تەنها دوو ڕێکخراوین کە هەڵبژێراوین ئێمە و ئایندەی ژینگە اینجا لەبەرەوە پێمە لەیەکێک لە بەرنامەکانی ئەم ڕێکخراوە ئەم تۆڕە ئەوە بوو کە ئەم 26 ڕێکخراوی کە لەم تۆڕایە هەر ڕێکخراوێک و دوو سیمینار ڕێک بخات لەبارەی گۆڕانکاریەکانی کەش و هەواوە ئەمە بۆ چییە؟ ئەمە وەکو سیمینارێک نەبوو تەنها مامۆستایەکی ژینگەی بێدەرز بڵێتەوەوانی و کۆتایی بە سیمینارەکە بێ ئەمە زیاتر بوو ئەوە بوو هەوڵە مەدەنی و یەخستنی هەوڵە مەدەنی و کۆمەڵایەتیەکان و ئەوە بوو یعنی ئەوە نەبوو یەک نەوع فئە بۆی هەر کەس و لە ڕێی خۆیەوە باسی کەش و هەوا بکە باشە خات و شادان گۆڕانکارێک کەشوهەوا ئەوەندە زەقە ئەوەندە گۆڕانکاریکی گەورەیەوە لە زۆر کاتا لە زۆرێک لە ڕاگەیانەکانە کەسانی پسپۆڕیۆک و بەڕێستان هەوڵێن سیمینار و یاخود خۆ گونجانێک لەگەڵ ئەم گۆڕانکاریانەیە بکەن ئێستا گۆڕانکاریەکانی کەشوهەوا نەک باسی هەرێمی باسی هەموو جیهانە ئەگەر دیقەت بێ لە جیهانەوە ئینجا بێتە سەر عێراق کە ئیسە کە چۆتە پلەی پێنجەمەوانە لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا اینجا دواییش هەرێم لە خراپیەکان طبعاً ئێمە ناتوانین بڵێن هەرێم وەکو باشووری عێراقا یا وەکو ناوەڕاستە سپاس بۆخوا هەرێمی کوردستان لە چاو لە عێراقا توانی بڵین سلێمانی بە پلەیەکان یەکێکە لەوەی کەژینگەی لە هەموو شارەکانی عێراق پاکترە بەڵام ئەمە ئەوە ناگرێتەوەی تر تۆ دانیشی دەستەوەستان چونکە تۆ ئەگەر ئەم ژینگەی هەتا نەیپارێزی بەرەو خراپیە چێ هەرچەنە ئیسەش لە سلێمانی ئەگەر سی بکەی بەشی خۆی خینەکانێ ئەڵانگاریەکانی دژ بە ژینگە خەڵگەیە بتر مرۆیی بێ باشە ئەم پاکی ژینگەی سلێمانیە پەیوەندی بە ئەوە هەیە کە سلێمانی نزیک بۆ تۆ لە ڕێژەی ستاندارد لە سەوزاییە یاخود
چ هۆکارێکتر هەیە کە ژینگەی سلێمانی پاکە سلێمانی زۆر نزیکە توان بڵم لەو ڕێژێشە لە ڕژەی ستاندەری سەوزاییایە بەڵام سێری ئەگەر بکەی هۆشیاری خەڵک هۆشیاری ژینگەی خەڵک تا ڕادێک باشتر بووە مەسەڵەن ساڵانی تر ئەگە بچیتە بە کۆڵانێک کات کلاوەیەکی لێ بۆە پڕ بوو لە پاژماوەی خۆراکی و کۆڵانە بەڵامیسە بە خۆشحاڵیەوە یعنی ئەگە شتێکی واژە بێ کۆڵانەکە گەلە کۆمێکەکەن و پاکەکەنەوە یان ڕێگە نادەن کەس پیسیتیا فڕێبا لەبەرەوەی سە هۆشیاری ژینگەی ناڵین لە 100 توانین بڵێن لە 160 هۆشیاری ژینگەی ئیستش ئەم ڕێکخراوانەکە ئیشەکەن لە بواری ژینگەیە بۆ ئەوەیە پاراستنی ئەو ژینگەیە ئێمە هەموو جارە وتومانە ئەگەر زیای نەکەین باپی پارێزی بۆی لەناو نەچێت خات و شادان سەردەمانێکە بیرمە لەم بەرنامەیەوە قسەمان لەسەرەوە کرد تکایە بە سروشتی کوردستان نەشێوێت سیاج مەکەن زۆر قسەمان لەسەر سیاج کرد بەڵام ئێستا تێگەین خەریکاگەینەوە دەرەنجامی بەڕاستی سیاجەکان سوودیان نەبوو زۆر کەسێ ئێستا کۆچێکی پێچەوانە دروست بووە لە شار و جەنجاڵی شار ئەچێت لە دەرەوەی شار سیاجێکی کردو بەڵام باخ و باخاتێکی زۆر جوان و خۆی چاودێریەکە و لەسەر ئەرکی خۆی بێگومان ئەمە ڕاستە سوودە باڵند چێژەکی بۆ خۆیتی بەڵام من و تۆش سفادەی لەکەین لە ڕۆژ ژینگەیەوە پێتان وایە ئەوەش بەشێک بێت لە پاک و خاوێنی ژینگەی ئەم دەوروبەرە و سلێمانی بەتایبەتی هەر کاتێ دەستان خۆش بێمە پرسیارێکی زۆر جوانە هەر کاتێ باسی ئەوە کرابێ بۆچی ئەم باخانە کراوە بۆ تەوزێکران من لەگەڵ ئەو ڕائەپێچەوانی خەڵ ئەوە بووم بۆچی تۆ ئەو شوێنە خۆردی نەبوو کەس ناچوو بەلایە کەس سەوزی ناکرد بەڵام ئیسە سوپاس بۆ هی وا هەیە 3.5 سەوز کردووە ئێ بەخۆی هەیە 5.5 سەوز کردووە لەسەر حسابی خۆی کەسی ژاوکاری نەکردو ئەسمان ڕێگایەکیشی بۆ لێ نەیداوە خۆی لە ڕێگار خۆی لەمەیان ڕاستە هەندێک خەڵک نەیتوان مەسەڵەن شوێنەکان و مەساحەی سەیران و ئەوانە بۆ خەڵکێکی ئاسایی کەم بۆتەوانێت بەڵام بە هەر حاڵ هەرچی چۆنێ بێ ئیسە تۆ کاچی بەبەری سیتەکە ئەوە دانیای بینیتەوە سەوزایە شتێکی ترە ئەوەش تەسیری هەیە بۆ ژینگەکە ئەو هەوایە و هەوا پاکێ هێتەوە بۆ سلێمانی ئەچیتە ڕێگەی مێردگەپا ئەینیشت ئەچیتە ڕێگەی لە هەر ڕێگەیەکۆ ڕێ ئەو سەوزایە کابینی ئەمە ئیستیفادەیەکی زۆر باشەیە من هەموو جارێ ئەوە ئەڵێن وەکو کۆمەڵەکەمان دائیمەن وتومانە ئەمانە با هەبن بەڵام با پاک و خاوێنی بە پاک و خاوێنی و هەبن بۆ نمونە من چەند جارێ تەرحێوەمان کردو وەکو کۆمەڵە با ئێمە بۆ ئەم باخانە بۆ ئەنجومەنی باخەکانمان نەبێ بۆ ئەوەی پاک ڕابگیرێ ئیسە هەرچێ گەڵەسی سێرەکی ئەلام بێ خەڵکی ئاسایی دێ لە کۆمەڵە باسیەوە کاڵێ باشە سیتەک شوێنێکی سیاحیە بۆچی ئیستا بۆتە هۆی ڕابڕاستی کە بەسەر جادەکەی ڕووی هەندێک جاڵی شەڵە نەهاتمایە بۆچی ئەگەر بێت و ئێمە بە ڕێگەیەکی زۆر جوان هەستین ئەنجومەنی تێم باخانە دروست بکەین هەر مانگانە شتێک لەوانە کۆ بکرێتەوە بیرێتەوە بە پاک و خاوێنی ناوچەکە تەسەوڕەکەم پرۆژەی تریشی تیا دروست بکەین لەبەرەوە ڕاستە جوانە بەڵام ئەوەی کە نابەر پرسیاری خەڵک بەرامبەر ژینگا هەیە لەگەڵ ڕێزمە ینی وێلایەکی دروست کردووە 5 دۆنما یعنی کە سیرەکەی لە هیچ شوێنەکە ئەو دینەنیە کەچی سیرەکەی پیسەکەی لەسەر جادەکەدایە ئەوە یعنی ئەم ناوشیاریەژەیە من چەند جارێک لەگەڵ مدیر ناحەی سیتەک دانیشتوین لەگەڵ قایمقانی چوارتا دانیشتوین ئەوان ژەو کێشیانەیە هەموو جارێ حملەیەکەکەین بە هەوڵی هەرمومانەمووی پاکەینەوە جمعە و پێشەمە جمعی بە سەرادی وکو خۆی بەداستەوە باشە کەواتە خات و شادان بۆ منە ئەو بابەتی کە تۆ باسی لێوەکرەوە ئەرکی هاوڵاتیانە بە دڵنیاییەوە کە بتوانن پاک و خاوێنی ڕابگرن بەڵام کە هاوڵاتی نابەرپرسیار بوو بەرامبەر بەم بابەتە ئەی حکومەت و شارەوانی لەو شوێنانەیە کاریان چییە؟ حکومەت و شارەوانی ناڵێم هەموو پێنجشەم و جمعەیە گەشتێ پاکێکاتەوە دوایەوە باشە بەڵام تۆ سێری ئەو وەزعی ئیستە بکە سێرەکەی شارەوانی موچە لە کاتی خۆیانە ئەوە نیە فریان ناکەون ئەمە چەند جارێک چون لەگەڵ کۆمپانیەکانی شقسەمان کە لە کۆمپانیا پاکەرەوەکان حاویەکی لە شوێنەکە داناوە خۆی و حاوی بۆیە داناوە پیسی بچێتەوە حاوی دوای بچێ باتکە کەتی سێرەکەی کابرا نێخاتە حاویەکەوە لە چوادەوری حاویەکە فڕیداوە دوو لە سەگە بەڕەڵا و چی و چیەت ئەمە ئەگرێ بەدەمیەوە و ئەی بات بەم جادانە بڵایەکات لەبەرەوە ئێمە وشیاری ژینگەیمان ئەبێ ئەگەر وشیاریکی ژینگەی باشمانە بێ بڕوە بێ ئەو پیسێ ڕوونادان هەر یەکەمان ئەو پیسە خێنە ناو سارەکەی خۆمان ئەیێنینەوە ئەی خێنە ناو خۆڵەکەی خۆمان و لە بەردەرگای بە ڕێکخراوی ژینگەی بوونی زۆرە لە هەرێمی کوردستانە لە بۆ نمونە کار و چالاکی ئەو ڕێکخراوانە چییە ئەرکی ئەوان چیە بۆ ئەوەی کە کۆمەلگا هۆشیارتر بکەنەوە سەبارەت بە پاراستنی ژینگە ئێستا ئەو ڕێکخراوە ژینگەیانەی
کە هەیە ژمارەیان لە ئیسە زۆرە ئەگەر سیری بکەیت لە ڕێکخراوە ناحکومیەکان بەڕێبەرایەتی ڕێکخراوە ناحکومیەکان خۆیان قەید کردووە بەڵام ئەوانە کە ئیشەکەن بە پەنجەی دەچەژمێرێن بەڕاستی ئیسە هەرسێری لە سلێمانیا 4-5 ڕێکخراوە بە هیچ شتریش ناکەن ئەوانشی کە ئیشەکەن پارێکی وا ئیمکانێتێکی وایە لە بەردەستانیە تاوەکو بتوان ئەوەی کیانوێ بەدڵی خۆیان بکەن ئێستا ئێمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز ئەوە نەبێت کە مەسەلان لە ڕێگەی سپۆنسەرێکەوە لە ڕێگەی ئێمە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانیش سەربەوانیش نەوانشدا ئەمانەکان بانگانە یعنی شتێکە بۆ کری بارەگایەکە بۆ نەسرێکی میوانداریەکە ئەوانە ئیتر بە شێواکە لەبەرو ئەوی تر کە ئەکەوێتە ڕێکخراوەکان وەختی خۆی کە دروست بوون پارەیەکی زۆر هەبوو هەرێکە وسە بە تەماح و بە شخصی ئەوە دروست بوو لەبەرو ئەگەر سەیری بکەی ئەو ڕێکخراوانی کەوا دروست بوون نەمە یعنی بۆ شخصی بوو بەڵا ئەو ڕێکخراوانی کە بۆ ئیشی فعلی بوون مانەوە بۆ نمونە کۆمەڵەکەی ئێمە ڕێکخراو نین ئێمە کۆمەڵی وەختی خۆی بەپی یاسای سەردیکا و کۆمەڵەکان دروست بوون کاتێککە کەس دەیزانیوە مانای ژینگە چییە زۆر نامۆ بۆ لەناو کۆمەلگا لەنەوە توێکەوە دروست بوو کۆمەڵێک مەسەلەن ئەندازیار و دکتۆر و حاکم و ئەمانە هەستاون بە دروستکردنیان ئەم کۆمەڵەیە هەستیان ئەو کاتە بە بەرپرسیارەتی کردووە ساڵی 1992 لە دوایە هەواڵمام جلال بۆتە هۆی پشگیریان پشگیری کردوون و کاتی دەستخۆشی لێ کردوون و پرسیاری بۆ دابین کردو شوێنی بۆ دابین کردوون و نەسری یاونەتێ یعنی لەو کاتۆ ئەم کۆمەڵەیە بەردەوامە تاریستە ڕۆژانێک بووە 1 دینار نەسری و هین نەهاتوتەم کۆمەڵیەوە بە شەژمان بە ساڵ بەڵام مەردا نەخراوە بە هەوڵ و ماندووبوونی ئەو ستافانەی کە پێش من لەوێ ئیشیان کردو لەبەرەوە ئەوەی کە ئیشی ژینگەی کرە بێ لە ناخیابێ ناخێ بۆمان و دوومان باش خات و شادانوێنەکانمان بینی لەسەر شاشە سیمینارەکە دیارە هیچ سیمینارێک بێداتا و ئەمانەت هێ ناپەڕێ ئەو داتا مەترسیدارانی خستانە ڕوو لەنێو ئەم سیمینارەیە چی بوو یعنی بۆ منە بۆ ئەم زۆنەی خۆمان با بڵین بۆ سلێمانی چ شتێک ئێستا زۆر مەترسیدارە لە باسی ئەومان کرد لە جیهان و پیاەتی باسی مەسەلان ئەو گۆی زەوی تۆ ئەو غازانی کە چوونە بەرگە هەواوە بەداخەوانێ لە مەترسیان ینی 1.55 نزیای کردووە ئەمە وتی ئیسە لە پلەی ئەو دکتۆر ساڵح نەجیب دەستی خۆش بێ پرۆفیسۆر و دکتۆرە لە بواری ژینگا زۆر زیرەکە ئەوەی بۆ قستینە ڕوو بەعام بۆ ئەو ئامادە بووان کە ئەومە دەرەجەی ئیسە زەوی چۆتە کوڵان بەڵام لەوانەشە بەرەو سووتان بچێ ئەگەر زەوی ئەگەر جیهان فریا خۆی نەکرد بەداخەوانێ جیهان تقریبان ئەوە 21 کۆپە هەموو وڵاتان بەشداری کۆپەکەن کۆپ 21 هەتاوەکو ئیستا لەو کۆپی 20 هاتنە پێشەوە هەندێک وڵاتان وتیان ئێمە ئیتر هین کەمەکەینەوە بەکارێنانی غازی ژێرایی ئەوانە بەڵام ئەم شەڕی ئۆکرانیا و رووسیا هاتە پێشەوە لەوەش پەشیمان بوو لەبەرەوە هەتا ئەو وڵاتە زلێزانە کە ئەوانە کاریگەریان هەیە لەسەر ئەم ساڵ ئەمریکاش تکشایە لە کێشەیەکی گەورەتر ناتوانم لەبەرەوە ئەگەر سێری بکەی ئەو قسەوە ئەوەی یاینێ ئەو سیمینارە بەداخەوە وتی زەوی ئەگەر فریانەکەون بەرەو سووتانەچێ لە کوڵام تێپەڕێ باشە فریاکەوتنەکە چییە بۆ نەجییان چی بکە بۆی فریای خۆی لەناو نەبێ ئەو غازانە نەکاتە بەرگە هەواوە ئەم هەبوو مەعامیلە گەورە و کارگە گەورانە ئێمە هەر لە شوێنی خۆمان دەست پێ بکەین ئەگەر سێری مەنتیقەی تانجەرۆ بکەیت ئەم شەو بەڕاستی دووکەڵێک و بۆنێکی وا هاتە ماڵەکانەوە لەو ینی موبەریدە ئەوانە ئیسە موبەریدە زۆر بەکاری کە ئەم مینی ڕووناکی ئەزانی یعنی شارەکە چەند پیسە بەداخەوە ئەگەر سێری ئەلام بکەی لە ماوەی پێشوای میدیاکان دەستیان کردو بۆ مەنتیقەی تانجەرۆ بە تەواوەتی خەڵک تیا بۆ ڕز بووە یعنی هی ئەوە نی خەڵکی تیا بژی زۆر ڕاست بازیان بە پێی پێویست ئەگەر بڕۆیت و هەر چەندینێک و مەعمەلێکی تیا تۆ ئەمانەن هەراسانی پنجە ئەو مەعمەلە زلهێزا گەورانی وڵاتی سین و ئەمریکا و چێ وڵاتە زلهێزانە بڕۆ هەر زەوی بەقەد بڕوا ناتە بقەد ئیسلاحەت بکە ینی ئەمەلێکی وانە کە زەوی وای لێ بکەم پشوێک بە زەوی نایرێ باشە خات و شادان ئێوە لە سیمینارەکەیە یەکێک لەو بابەتانەی کەوا بزانام قسەتان لەسەر کردبوو باسان لە گۆڕانکاریەکانی کەشەوە کردبوو کاریگەری لەسەر کشت و کاڵ چ کاریگەریەکە کاتە سەر کشت و کاڵ ئەم گۆڕانکاریانی کەشوهەوا کە هەیە ئێستا و بەتایبەتیش باسی ناوچەکەی خۆمان بکەین بەڵێ خۆی بەتایبەتی ئەگەر باسی ئەوە بکەین خاستە لە عێراقا ئیساکە سیر بکەیت
نسبەی زەوی کشتتوکاڵی زۆر کەم بۆتەوە بێبیان بوون و تەسەحون لە منطقەی جنوب و باشوورە بەداخەوە ناوەڕاستە بە تەواوەتی یعنی پێوەی دیار و خەڵک کۆچ دەستی پێ کردو دەبێتە ئەگەر سەیری ناوچەی خۆشمان بکەی ئەمساڵ ئەنتاجی ئەو ئەنتاجەی کە هەبوو بەپی پێویست نەبوو لە هەندێک منطقەیە مەسەڵەن ئەگەر سەیری ڕانیە و منطقەی ڕانی و قەڵاتزێ و منطقەیە بکەی لە چاویە یعنی گەنجۆر زۆر دۆکتەر ساڵانی تر لە ئەو منطقەیە زۆرترین بوو بەڵام ئەتوانین بەڵێن ئەمساڵ گیانمان بە منطقەی شارە زۆر بوو تۆزێ باشتر بوو ئەگینا منطقەکانی تر بەڕاستی هەموو جۆرە محاصلێکیان کەم بۆتەوە ئەگەر هەر سەیری بکەی ئەنتاجی میوەکانیشمان بەرهێمێنانی میوەکانمان زۆربەی سیر کە بڕۆ باخی شووتی بەجێشتووە لەو ماوەی پێشوە من هەر لێ پرسایی بەشی پاراستنی ڕۆکی کشتتوکاڵی سلێمانیشم بەڕێبراتی کشتی کشتتوکاڵی سلێمانی وتیان گوایە شووتیەکان تووشی نەخۆشی بوون وتمان نا نەخۆشی نییە کابرا شووتی کردو ئاوی نەبووە کە ئاوی نەبوو هەتاوەکە چی لێکە ئیتر هینە ئەچێتە سەری و ئەتەقێ و بەڕاستی من دوێنێ خۆم ئەوم بەزانی نەخۆشیە لە لای سنووری شارباژێر و ئەوانەوە چەنەها دۆنم زەوی مەبینی کردویانە بە شووتی بەڵام ئەوە مەزانی نەخۆشیە هەر هەموو شووتێکە زەرد بوو بەڵێ ئاوی نەبوو بەداخەوە نەهاتانتە ڕووی بەجێهێشتۆ لەبەرەوە تاقی کردەوە نەوەڵا کە بەلای ئەڕۆیشتم دیار بوو بێتم لاژە چی بە شووتێ لێ بکاتەوە بۆ تەجروبە ئێمە چی سێرمان کردووە جاوتیان نەخۆشیە کە هاتن بۆ دایروتمان ئەمە نەخۆشی نییە ئەکەواتە گۆڕانکاریەکانی کە شوو هەوا و نەبوونی باران ئەوە ئەوە کاریگەری گۆڕانکاریەکان ئێمە دوێنە لەناو خۆمانە باسمانە کرەماوەند ئەو شووتیانە دیارە نەخۆشی لە یا نەخۆشی نەبوو ئێمە چونکە شفمان کردوانە هەمووی خاوەنەکەی بەجێشتۆ باران نەبووە هیچ یعنی هەمووی لەناو کرمێ بوو ڕاست شادان شتێکی کەش هەیە لە کاریگەری لەسەر ژینگە هەیە ڕەنگە کەم تا زۆر ئێمە زۆر پەی پێ نەبینای گوێی پێنەی ئەم سپلیتانی کە هەیە خۆ هەمویان لە دەرەوە ئەمریکی تریان هەیە گەرمیە خاتەوە نێو هەوا ینی من بۆ خۆم جەهنەجا بیرەکەم ماڵم چی ئەبێت ئەگەر مانگێک خەڵک لە سلێمانیە بۆن منە شارێکی و سلێمانیە سپلیت هەڵنەکە هەر لە خۆم و چارەسەریش دانا مەڵم پێ ئەچێت بگەڕینەوە و سەردەمی هەمومان بتوانین لەسەر بام بخەوینەوە یان ئۆتۆمبیل کەم بەکاربێنی بەڕا باشە باسمان کرد وڵاتە زلێزەکان ئەگەر لەم کۆپانە بکشێنەوە لەو بەیاننامانە بکشێنەوە کە هەندێک پارە چکاوان پارەی سەرمایەکی زۆر خەیاڵیە خەنە خزمەت پاراستنی ژینگەوە چینێکێک بلە وڵاتانەی پێما بەهە لە کۆنگری پاریس لە 2015 وتی من تا 2020 وانە ژینگەم پاکەکەمەوە چینێکێک لە پیستری وڵاتەکان بڵێ وتی وڵاتە ئەم وڵاتانی وەکو ئێمەمانان گوایە هینمانەکە هاوکارمانە بێ لە پاکردنەوەی ژینگە کردیشە لەو ئەخیرە هین بوو باشە ئێمە خۆ هێشتا وڵاتیش نین هەرێمێکی ئێمە ئەتوانین چی بکەین ئێمە ئەگەر لە ناوخۆی خۆمانە ئیش پێ نەتوانین زۆر شتی باش بکەین ئێمە هەفتەی پێشوو سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیشمان کرد یەکێ لەوانی کە پێویستە ئێمە جاری ئەبێ خۆمان باش بکەین وایە من هەستە ژینگەی شوێنەکەی خۆم خۆشکەم ئەنج بچم بۆ یەکی تر بێ چاوم لێ بکە ئەبێ تۆ وا ئیش بکەین بۆ نمونە ئێمە چین ئێمە یەکێ لە کێشە گەورەکانمان ئەم پاسانەیە بەڕاستی ئەم پاسانەی کۆنانی کە ئیستا هەیە ئەوە نێ پاس و لەگەڵ دووتقنیەکان ئەوانی کە ئی کۆمپانیەکان شتە گوێزنەوە ئەم دوانە بوونەتە هۆی بەڕاستی پیسی یعنی ئەتوانم بەڵام نیوەی ژینگەی سلێمانی هۆکارەکەی ئەوان اینجا دوایی کارگەکان ئەگەر ئەمانە محاسبە بکرێن بۆ نمونە سێرەکەی بەلای برایەکی بەڕێز هینێکە مرورێکە ئەم سیارەی ئەڕوا دووکەڵەکە بە ئاسمانە ڕای ناگرێ بڵێ ئیستانەوەیەکە و ئیجازەکە و لێ وەرگرێ بڵێ تاکە چاکە کرد ئیجامە ئەمە خۆی کە کارێکی ئاسانە یعنی خۆی ئەگەر من یاسا و ڕێنمایەکانی بەڕێبەراتی پۆلیسی هاتوچۆ مێناو هەمووی بخوێنێتەوە بڕوا بکەن یاساکانەوە نەجوانن کەس ئەگەر تۆ بوو یاسیانە بڕێ نەکەس ماتۆرز ئاشتەکە ئەتوانی ماتۆڕش بێنیت و ماتۆری کارەبایی سە هەموو دنیا ماتۆری کارەباییە ئەلە برۆ ئەمە یەکەمە دوو هەمیان تۆ ئەتوانی لە ڕێگەی پەروەردەوە دەست بکەی بە ساڵێکە پێ دەڵێ دوو ڕۆژی یەکەم لە کۆرسی یەکەمی خوێندنی مناڵان ئەڵێ مامۆستا باسی ژین بکە کۆرسی دووەم دوو ڕۆژ ئەی یعنی ئەی ڕۆژەکانی تر ئێستا ئەم ساڵە پار ئەو لە پار و ئەوەش نەماوە چکە پرۆسی خوێندن تێک چۆ لێرە تۆ ئەگەر تو منهجێکی هەبێ بەڵام ئیمتیحانی تیانە بێن منهجێ بێ لای مناڵ خۆشەویستی کەی
منهجێکی ژینگەی ئیتر پێویست ناکەم من لە گەورەی یا بیگرم و پێی بڵم ئەوە خراپەوە باشە ڕاستە ینی بەرنامەی باشەیە بۆ ژینگە بەڵ ئیستا یاسا ژینگەیەکانمان زۆر زۆر جوانن تەنانەت ئەڵێ ئەگەری کێدارێکی بڕی و ئەوەیە پێویست ناکە خاتور خوتری بەڵام ئەوەی ئێمە لەم وڵاتی ئێمە جێبەجێکردنی یاساکانمان باشە خات و شادان ڕەنگە زۆر کات ناو بەناو کە سەیری ئاسمانەکەین ئەبینین فڕۆکەیەت و ئەڕوا بەدڵی خۆی هاتوشۆکا لەو ئاسمانەیە ئەو فڕۆکەی هیچ کاریگەریەکی بێت بۆ ژینگە و نازانم لە ڕابردووە شتێک ئەو تراف ئاسمانی عێراق فرۆشراوە نازان بە وڵاتان بۆی کە بە ئاسانی هاتوچێ خۆیانی پیا بکەن ئەمە کاریگەری نەرێنی نیە بۆ هەموو هۆیەکانی دواستنەوە کاریگەری ئیتر لە ئاسمانە لە زەویە لە ژێر زەویە هەموو کاریگە تۆ سیرکە و پاپڕانی کە لاین ئەوانش تەسیرانێ بەڵام هیچ کاتێ بەقەدەر ئەم شەڕی کە ئیسرائیل و ئەوانەی کە لەگەڵ ئێرانە بوو ئەوەنە زەرەری بە زەوی و بە هینی پیسی ژینگە نەگەیان ئەگەر یعنی چەند ساڵە تۆ ئیش بکەی لە واری ژینگە هیچی بەقەدەرەوە نەبوو ئەو مدەیە ئەو چەند ڕۆژە زەوی دیسانەوانی ئەم مەنتیقانە دیسانەوە و خۆت پیس بووانی هەر کاریگەری تیشکەکان بۆ سەر زەوی ئەوە لە هەر هەموو خراپتر بۆ نەخۆشی بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی بۆ هەناسە و ئەوانە جا لەبەرەوە ئێمە دائیمە لە کۆمەڵی کوردستانێکی سەوز بۆ ئەم دیاردێت تەنها دووشتمانەیە زیادکردنی سەوزایی ئەتوانین تۆزێ ڕێ بگری چکە ئێمە خۆڵباری نیشمانەیە بەداخەوانێ لە ئایندەیە ئیشەڵا واژ نابێت بەڵام لە ئایندەیە گوایە ئەوەی ئەو لە کۆڵینەوانی کە کراوە خۆڵباری نەگاتە باسێ لە ساڵێکە 300 جار خۆڵباری دەبێت ینی بە پێ ئەو توێژینەوانی کە کراوە لەبەرەوە تۆ ئەبێ ئیسەر لە ئیستەوانێ حکوومەت بەرنامەی کاری هەبێ بۆ پشتێنەی سەوز دروستکردن و زیاتر و بەداخەوە هەر لە ئیستا کەم ئاوی بۆتە هۆی لە ناوبردننی هەندێک شوێن مامەڕاستی ئەو پانتایە سەوزاییە لەبەرەوە ئێمە دوێنێ لەو هینەی دوێنێش ئاماژەمان بۆ کرد سەوزایی زیانەکەین لەم کاتە بەڵکو بیپارێزی کەماویەکێکە لە کێشە گەورەکان من بۆ خۆم باسم کردوتم دوێنە پەنجەم بە دەرگاوە بچوین بۆ لۆکیشنی بەرنامەی تامەکانی کوردستان باوەڕەکەی ئەگەڕین بە دوای زۆر سپاس ئەگەڕین بە دوای گوندێکە چەم و کانی و ئاوی مابێت لە 20 گوندە ئەگەر گوندێک کارێکی مابێت بەداخەوە کامەیەکێکە لە دیاردارم بەداخەوە ئاوی زۆر زۆر کەمی کردو سەیەکێ لە مشکلەکانی پارکەکانمان باخچەی بەڕێبەرایەتی باخچەکان کەمی ئاوە پارکی ئازادیەوە شار تۆ بتێنێتی ئاوی ژێر زەوی نابێنێ زۆر ڕاستە خاستان ئێمە کێشەی گەورەمان لە ماڵی 1970 ئەگەر سەیری پارکەکان بکەی پیانۆ دیارە خۆدە لە خۆتەوە عنیەوەنیە حەزەکەی ستەنکەری ئاوبەریت و جا پارکێنی و دوانی و سیاری ماشەڵا سەوزایی لە سلێمانیا زۆر زۆرە لەبەرەوە من لێرەشەوە ینی داوا لەو کەسانە ئەکەم کە ئیمکانێتێکی باشیانێ کە ئەتوانێن خزمەتی بەژینکە بکەن خۆی ئەمەش چۆن لە خێرێگەکەم ئەمەش خێرێکی گەورەیە لەم کاتەیە لەم مانی ئیسەوە حوتی ژوا تەواو بەڕێکرد هەشتونوە لەم دوانە هاوکاری بەڕێوەبەرایەتی باخچەکان بکەن ئەوانی کە باخێکەیە لە گەڕەکەکەیانە ئەزان بێ ئاوە ئەتوانن لێرە لەم کاتیا بە تەنکڕینی تەنکەری ئاو بۆ باخێک سوودێکی باشەکە زۆر ڕاستە دەست خۆش بە شادان سپاس بۆ زانیاریەکانت ماندوو نەبی ئێوەش سەرکەوتوو بوو زۆر سپاس بۆ تۆ هیوادارین